جارێکیان میوانێکمان هات کە ڕەفیقی هاوسەرەکەم بوو، پێی وتم ژنەکەی وتی بچۆ فڵان شێخ ئەڵێن زۆر باشە. کە چووم بۆ لای ئەو شێخە ناونیشانی وەرگرت، ڕقەمی وەرگرت کە تەلەفۆنم بۆ کرد، تەبعاً بە دزی مێردەکەمەوە کردم. حەزی لێ نەبوو بۆ لای بۆ هەموو شوێنێکیش بچی. بۆ زۆر سنتەر وشتیش لەگەڵمان ناهاو. کەزانی خەتاکە لە منەوەیە ئەوت خۆت بڕۆ یا بڕۆیەکێ بەرە لەگەڵ خۆتە. ئەو جارە بۆ لای ئەو شێخە من بە تەنها ڕۆشتم. کە چووم هەر بەناو شێخەکە لەکوێ بوو؟ هەر لەو شوێنە بوو کە خۆتان ینی نزیک بوو لێتانەوە؟ نا بە تەکسی ڕۆیشتم. بەڵێ تقریبان لە هەر لەو شارەیە بوو کە خۆت بکەی؟ هەر لەو شارەیە بوو. ئەم تۆزێ دوورتر بوو لە خۆمان. کە چووم شوێنەکەی زۆر زۆر ناخۆش بوو، شوێنێکی گەورە و تاریک و چروک و ترسناک و سامناک بوو. کە چووم هەر بەجددی بەس بەناو شێخیان لێ نابوو، هیچ لە شێخ نەئەچوو. شێخی چی؟ هەر خۆ بە تەنها ڕۆشتی؟ بەڵێ هەر خۆم بە تەنها ڕۆشتم. کاتێک کە ڕۆشتم ئیتر شوێنێکی تاریک و سامناک کە چوومە ژوورەوە، یەکەم دەقە پێش سەلام وتی $50 دانێ. مەبلەغێ پارەی لێ وەرگرتم. دوای ئەوە ئیتر من کێشەکەی خۆمم بۆ باس کرد. ئیتر من پانتۆڵ و بۆدیەکم لەبەرا بوو کە کێشەکەی خۆمم باس کرد، وتی ئیتر جلەکان هەڵبەرەوە. کە جلەکەم هەڵایەوە زۆر دەستی بەسکمە هێنا چەند دەقەیە. وتی هەستە بچۆ لەسەر و قەڵەوێرەیە پاڵکەوە. کە لەسەر قەڵەوێرەکە پاڵکەوتم، ئەو هات و عەباکەی سەرشانی لابرد. یەکسەر هەستام وتم چیەکەی؟ وتی ئەی تۆ ناتێ مناڵە بێ. وتم ئەمن بۆچی لێرە هاتووم؟ قابلە من چیم هەبێ لەگەڵ تۆیە؟ من هاتم بۆی مناڵم بێ، نەک بۆ شتی تر هاتە بم. ئیتر هەر لێم نزیبە وتی ئاخر ناکرێ ئەوە. زۆر گریام، زۆر هاوارم کرد و زۆر زۆر جنێوم پێیە. باشە دوای ئەوە؟ پێش ئەوەی کە لێم نزیک بێتەوە وتی ئەبێت تۆ لەم هەفتەیە 3 جار بێ بۆلام، بۆی کە من بتوانم عیلاجەکە بە باشی بەکاربێنی. اینجا دوای ئەوەشە بە مانگانە سەردانم بکەی. یعنی عیلاجیشی بۆ نووسیت؟ لە کۆمەڵشتی کوردەواری ئەنووسی کە هیچ بنەمایەکی نەبوو بەجددی، چکە پێشتر چەند جار ئەوانم بەکارهێنا بوو، ئیسفادەی نەبوو. کە چوو ئیتر دوای ئەوە کە لەو شوێنە هاتمە دەرەوە، ئەوەنە پەشۆکا بووم، ئەوەنە حاڵم خراپ بوو، ڕێک نییە ئەیوت هەموو دنیا بەسەر منا ڕووخاوە. مێردەکەشم ئەوەنەی بیان و ئەگرت هەر دەقە نادەقەیە لە هەموو شوێنەی و بەتەمام ژنی دووەم بێنم. ئافرەتێکی ترم دەستنیشان کردووە ژنە هێنم. منیش نەمەتوانی بەرگەی ئیتر نەمەتوانی بەرگەی ئەوە بگرم ژنم بەسەر بێ، لەگەڵ کەسێکی ترا بژیم کە مناڵ بخاتەوە، من لەو ماڵە تەنهاوە کارەکەرێ ببینن. ئەی دوایەوە جاری تر چوویتەوە بۆ لای ئەو شێخی کە باسیەکەی؟ نەخێر نەچوومەوە. طبعاً کاتێککە تۆ ئەڵەی شێخ ئەوە کەسێکە، ینی بۆ نمونە من ڕێزم هەیە بۆ شێخەکان، هەموو شێخێک بەم شێوازە نییە کە ئێمە کەسێک ناوی شێخی لە خۆینا ئیتر بچێت بەم شێوازە ئافرەت هەڵخەڵەتێنێ و پارەی لێ بکێشێتەوە کۆمەڵک شتی لەگەڵا بکە، چکەوان خۆیان خاوەنی ڕێزێکن لە ناو کۆمەڵگایە بێ. ئەمە زۆر زۆر ئاگادار بین. بەڵام ئەمەی کە ئەم عنوانی بە تۆ دراوە، ئەم کەسی کە بە تۆ دراوە، ئەوە خۆی ناو شێخ ئەگینا لە ئەسڵە شێخ نییە. یعنی ئەوە کەسێکە بە پرۆفیڵە بە هەر شتێکە گینا خۆی ناوە شێخ. بۆی ئێمە زۆر زۆر ئاگادار بین. هەر کەسێک کە شتێکت پێ ئەڵێ یەکسەر باسی ئەوت بۆ ئەەکە، یەکسەر نابێ بەو شێوازە زۆر زۆر ئاسانە بڕوا بکەیت بەوە. ئەنجا دوای خۆت ڕۆشت و شوێنەکەت بینیەوە وایە؟ ئایا شوێنێکی ئاوا بۆ کە تۆ متمانی پێ بکەیت و بۆ پەڕی سقە بۆ پەڕی متمانی یەکسەر بچیتە ناوە؟ مامۆستا من لە تاو مناڵ هیچ هۆشم لەوە نەمابوو بۆ کوێ ئەچم، تەنها ئەو مەزانی بۆ ئەچم کە نەچوویتەوە جارێکی تر، یعنی یەک جار ڕۆشتیتە؟ تەنها یەک جار چووم. یەک جار ڕۆشتیت؟ بەڵێ. ئەو عیلاجانی کە ئەیەیتە چی بەکاری بێنی؟ هاتوو کە هاتیتەوە پێویستە پارچە ئاڵتوونم بۆ بێنی. ئێوە هەر بزانە، هەر بەوەی بزانە کە داوای پارەی لێ کردووی، داوای بەرامبەر و مقابلێکی زۆری لێ کردووی، ئەو بزانە کە ئەوە هەر کەسێکی سەختە چی بووە، کەسێکی هەڵخەڵەتێنەر بووە کاتێککە تۆ چوویتەوە لای. بەس باشت کردووە کە جارەکانی تر نەچوویتەوە لای. نەچوومەوە نەخێر بە هیچ شێوێ. دواتر کەس پێی زانیت کە تۆ ڕۆشتیتە لای ئەو کەسە؟ نەخێر نەمتوانی باسی کەم. باسی نەکردووە لای کەس، هاوسەریشە نەیزانیوە تا ئێستا؟ نەخێر نەمتوانی باسی کەم.
ئیتر من لە کایوت دژنی ترە هێنم ئیتر تەواو بەرچاوم تاریک بوو بە هەموو شێوەیەک نەمەتوانی سەریکە سابی هیچ شتێ بکەم جا لەگەڵ ئەوەشە زۆر 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 ناخۆش بوو کە من ئەو شێخە ئیتر بە شێوەیە بوو کە هیچی نە لە شێخە چوو نە لە هیچ شتێکی تر تەنها لە ئینسانێکی خراپ و تەواو نە هەر دڵنیا بە کە شێغ نەبوو کەسێکی خراپ بوو کە ویستوتی تۆ هەڵخەڵەتێنێ ئەی خەڵکی ترە چووە لایەوە کوبزانی نەخێر بە سەعات کاتی بۆ دانین بۆی کە من هاتیشمە دەڕۆ کەسی تری لێ نەبوو نە کەسی تری لێ بوو نە کەسی تر لە پێش منەوە لەوێ بوو ئەی دوای ئەو تۆ متەسا باس نەکردووە لای کەس ناگەر باس بکردە بواش کاتیشە لێ بکردایە و بچیتە مەحکەمەش کاتیشە لێ بکردای لەو کەسە من لە پێنا ئەوەی کە هاوسەرەکەم لە دەستنێم هەموو ڕێگایەک مەبر دەبێت چەند جار بۆ لای پسپۆری پزیشکی و شتانە زۆر زۆر ئەچوو بەڵام هیچ ئیسفادەیەکی نەبوو بۆ من